لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 240 لواني كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومبس رزامندي خواهي قول وهيوادان ايوي آزي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ورسولا إلى بني إسرائيل أني قد جئتكم بآية من ربكم أني أخلق لكم من الطين كهيئة الطير فأنفخ فيه فيكون طيرا بإذن الله وأبرئ الأكمه والأبرص وأحيي الموتى بإذن الله وأنبئكم بما تأكلون وما تدخرون في بيوتكم إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين. بەڵێ خۆشەویستان، هەر لە درێژەی پەیامەکەی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکەوە لە سەرەتادا موژدەی مەلائیکەتە بە فەرمانی خوای گەورە بە مەڕیەم ڕادەگەین، پاشان بالفعل لە تەواوکەری موژدەکەی یەکسەر دێتە سەر ئەوەی کەوا عیسا عەلەیهی سەڵات وەسەلام لەدایک دەبی و هەروەها دواتریش دەبتە پێغەمبەر و ئەوجا ئەوەی کەوا مەلائیکەت موژدەی بە مەڕیەمدا فعلەن جێبەجێ دەبی و قسەکان بەخۆی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ بەنی ئیسرائیل دەیکا. ئیتر هەر پێغەمبەرێک هادەبیتن خوای گەورە موعجزاتی پێبەخشیە. لەو موعجزانێکەوە خوای گەورە بە عیسای بەخشی بوو لە کاتێکدا کەوا دیارە وەکو زانایان دەفەرمون لە هەموو زەمانێکدا خوای گەورە موعجزە حەسەب ئەو وەزع و زروفەی کەوا ئەو پێغەمبەرەی لە بۆی دێ موعجزە لە جنسی ئەوان لە بۆیان دێ. مەسەن لە بۆ نمونە لە زەمەنی موسا عەلەیهی سەڵات وەسەلام دیارە سحر زۆر بەهێز بووە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا موعجزاتی وای بە موسا بەخشیە کەوا سحر بەتاڵ دەکاتەوە. لە زەمەنی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام پێدەچی طب علمی پزیشکی زۆر بەهێز بووە، بەڵام خوای گەورە موعجزاتی وا بە عیسا دەبەخشی کەوا لە علمی طبیش نە ئەو کات و نە ئێستاش کەس پێی ناکرێ. سوبحان الله. ئیتر لێرە دەفەرمی أني أخلق لكم من الطين كهيئة الطير فأنفخ فيه فيكون طيرا بإذن الله. كواتا أو آت معجزاتاني كوا بيمة خوای گەورە پێی ڕەوان کردیمە ئەوەیە بێگومان أخلق لكم من الطين. أخلق لێرە بە معنای تەصویر دێ، واتە أصور لكم، واتە وەکو هەیئەتی طەیر و باڵندەیەک دروست دەکەم لە قوڕ، هەیئەت و شکلی باڵندەیەک دروست دەکەم وەکو سوورەت و لە هاوشێوەی تەیر دروست دەکەم لە طین واتە لە قوڕ. فأنفخ فيه ئیتر نەفخەچی پێدا دەکەم، فووەچی تێدا دەکەم فەیەکون طەیرا بإذن الله. سبحان الله. ئیتر لە نەتیجەدا ئەو شکلەی ئەو هەیکەلەی ئەو تمثالەی کەوا لە تەیر دروستی دەکەم لە قوڕ دروستی دەکەم وەکو تەیر فوی تێدەکەم بە ئیزنی خوا دەبیتە باڵندەیەکی ڕاستەقینە. فەیەکون طەیرا بإذن الله. لە قراءەیەکەی سەبعی هاتیە فەیەکون طائرا بإذن الله، کەواتە فيكون طيرا بإذن الله بو قراءة خومان واتدبت بفعلي دبت بالنده بلان فيكون طائرا بإذن الله وتدش فري بفعلي تكشرني هم بالنديك بفري. مثلا استا هر مريشك لزمني طيورة بلان خنافري هم زي ما قر نادرا بلان كاتي كذا فيكون طيرا او بعناي دبيت الطيرة شو بابنين دبت بالنديك شي راس تقينه وزندي بلان كذا فرمي طائرا وتدش فري بفعليش دفري. ئیتر بەڕاستی ئەوە شتێکی عەجیبە. ئەوەلان دروستکردنی تیمثال دیارە حرامە وەکو لە چەندین حەدیث پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام کاتێک کە خوای گەورە فەرمان بە پێغەمبەرێک دەکات عەلەیهی سەڵات وسەلام باڵندەیەک لەسەر هەیئەتی قوڕ دروست بکە، ئەو فەرمانی خوایە. هەر وەکو سوزدەبردن لە بۆ غەیری خوا شیرکە، بەڵام کاتێک بە فەرمانی خوا مەلائیکەت فەرمانێ پێ سوزدە بۆ ئادەم بدەن ئەوە تاعەیە. هەر وەکو کوشتنی هیچ کەسێک بە ناحەق تاوان و جەریمەیە، بەڵام کاتێک کە خوا فەرمان دەکا بە ئیبراهیم کوڕەکەت سەر ببڕە ئەوە تاعەتە لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا. لێرەشدا
کاتێکەوە هەر کەسێک تیمثالێک دروست دەکاتن بەبێ شەک و گومان حرامە بەڵام کاتێکەوە عیسا بە فەرمانی خوا دروستی دەکات ئەوە تاعەتی خوایە سوبحانەهو وتەعالە کەواتە ئەخلوق واتە ئوسەویر واتە لەسەر سوورەت و لەسەر هەیکەلی تەیرێک دێم لە بۆتان دروست دەکەم بە قوڕ پاشان فووی تێ دەکەم بە ئیزنی خوا فەیەکون تەیڕەن بئیذنی الله بە ئیزنی خوا دەبیتە تەیر کەواتە لێرەدا بە ئیزنی خوا ئیزنی کەونی و شەرعی لەسەرە ئیزنی کەونی و شەرعی لەسەرە واتە ئیزنێکی شەرعیە کە خوا ڕێمی پێدایە ئەو تەیرە لەسەر بە قوڕێک دروست بکەم ئەوە ئیزنێکی شەرعیە خوا فەرمانی پێکردە کاتێکەوە فووی تێدەکات دەبیتە تەیرێکی ڕاستەقینەوە ئیزنی کەونی خوای گەورەی لەسەرە ئەگەنا قوڕ کو دەبیتە باڵندەیەکی ڕاستەقینە لە هیچ حاڵەتێک و هیچ کەسێک نەیتوانێت شتە بکە مەگەر خوا بیکە لەسەر دەستی پێغەمبەرێک وەکو معجزە فيكون طيرا بإذن الله وأبرئ الأكمه والأبرص وأبرئ واتا شفاء دم أبرئ برأ منه واتا شفا كواتا شفاء دم وتاق دكموا الأكمه والأبرص الأكمه أكمه ديارو كزانان دفن واتا أو من دارك والدايك دبي كوري نابينايا واتا هاد بزك ماك نابينايا والأبرص أبرص أو كسيكوا بلكة ديار بلك واتا أو نخوشيك ولا بيستي كسانك دي كهتاكو استاش هر علاجي نية أبرص كواتا أو نخوشيك و مبتلا بوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەمومان بپارێزین ئینشاءڵڵا بەوەی کەوا تووشی بەڵەچی بووە واتە پێستی تووشی نەخۆشی بەڵەچی بووە کەوا هیچ عیلاجی نییە لە طب بە ئیزنی خوا عینی ئەو منداڵی کەوا زگماکە و ئەو کەسەی کەوا پێستی تووشی بەڵەچی بووە بە ئیزنی خوا دەستی بەسەر دادەینی شیفای لە بۆ دێ شفای لە بۆ دێ ئەوەشیان وەکو معجزەیەکە و گوتمە معجزەکانی عیسا لە زەمانێک بووە عەلەیهی سەڵاتو وەسەلام کە طب زۆر بە پێشکەوتووە بەڵام ئەو شتانەی پێ ناکرێ لا یەزالیش پێی ناکرێ لا یەزال منداڵێک بە جگماچی لەدایک بی هیچ طبێک نییە لە هیچ وڵاتێک بۆەوەی کەوا بتوانی چاوەکەی لە بۆ چاپ بکاتەوە و هەروها ئەو کەسێکەوە تووشی نەخۆشی بەڵەچی بووە عینی هیچ عیلاجی نیە بەڵام بە ئیزنی خوا کاتێکەوە دەستی پێدا دەینی خوای گەورە شیفای لۆ دەینی وأحيي الموتى بإذن الله وش قورتر مردي زندي دكمو بإذن إخوة سبحانه وتعالى مردي زندي دكمو بإذن إخوة أو ذا وكل زورك تفسير هندق إسرائيليات نقل كده سامي كورينوح يقلو كسانه بكوا زندي كرتو طبعا هيز أصلي نية بهر حال مردي زندي كردي توا بس بإذن الله كوالا طاقتي هيز بشريك دانية لطاقت هیچ بەشەرێک دانیە و ناشبی بەڵام ئەوە خوایە سوبحانەهو وتەعالە لەسەر دەستی عیسا ئەو معجزاتانەیان نیشان دەدا تاوەکو قەناعەتیان بێکەوە رسول الله وأحيي الموتى بإذن الله وأنبئكم بما تأكلون وما تدخرون في بيوتكم وخاوالتان پێدەم کە هەر یەک لەنگۆ ئەوڕۆ چی خواردیە و چشی لە ماڵێ هەڵگرتیە وما تدخرون واتە ئەوەی کەوا لە ماڵی هەڵتان گرتێ لە بۆ کاتێکی تر کەواتە خەبەرتان پێدەم هەر یەک لەنگۆ لە ماڵە چی خواردی ئەوڕۆ و چشی هەڵگرتێ لە بۆ وەک کاتێکی دیکە کەوا بەڕاستی ئەوە شەر غەیبە ئیلا بە ئیزنی خوا چونکە بەنسبەتەمە غەیبێکی نیسبی هەیە و غەیبێکی مطلق هەیە غەیبی مطلقەوەی کەوا لە زەمانێک لە غەیری زەمانی ما لە غێری ئەوەی تەسەووری ئێمە شتێک ڕوو بداتن ئەوە خوا سوبحانەهو وتەعالە مەگەر بە وەحی بە پێغەمبەرێک ڕابگەینی بەڵام غەیبی نیسبیش ئێستا ئەمە لێرە دانیشتین نازانین لەو دیوی دوارەکە چ هەیە ئەو غەیبێکی نیسبێ بە نیسبەتە من لەوانەیە ئەوەی لەو دیوی دوار دەزانی هەر کەسێک لە ماڵی خۆی چ دەخوا بە نیسبەت ماڵەکەی تر غەیبە کەس نازان مەگەر بەخۆی هەواڵی پێ بدە کاتێکەوە دەفەرمی ئەم پێتان ڕادەگەین هەر یەک لەنگۆ چی لە ماڵی خواردیە و چشی هەڵگرتیە کاتە ئەوەش غەیبێکی نیسبیە بە فەرمانی خوا و بە وەحی خوای گەورە لۆیان کەشف دەکاتن دیارە وەکو زانان دەفەرمون لێرە ئیشارەتێکی تێدا کەوە ئاگادار بن ئەگەر حرامی بخۆن و حرام لە ماڵتان هەڵبگرن ئەوە خوای گەورە لە بۆم کەشف دەکات کەواتە ئەوەشی لێ وەردەگیرێ إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين براستي أوي كوا أو معزاتاني كخواي قول لسر دست عيسى پیشانیانی دا آية بلغية لسر كوا ورسول الله بلام أجر أوان إيمان دار بن أجر أوان بفعل إيمان دار بن أو قناعتيان ديك ومعجزاته أو بلغية لسر كوا عيسى رسول الله بلام أجر إيمان دار نبن
ئەگەر لە ئەسڵەوە بڕیاریاندا بە ئیمان نەینن بەڕاستی هەرچەندی ئایەت و معجزات ببینن دەڵێن ئەساطیر الأولینە، دەڵێن سحرە، دەڵێن ئەنواعی ناوی لێدەن بەس ناوی خۆی لێنانکەوە حەقە. ئیتر ئاەتەکانی خوای گەورە بە عام کەسانێک ئیسفادەی لێ دەکەن کەوا ڕەغبەتی ئیمان هینانیان تێدا بیتن، بەڵام ئەوەی کەوا لە ئەسڵ و ئەساس و بڕیاریدا ئیمان نەینی هەرچی ببینی قەناعەت ناینی. خوا پەنامەندە. ومصدقا لما بين يدي من التوراة وهروها ئەو تەوراتەی کەوا لە پێشە من هاتیە و لە بۆ موسادا بەزی عەلەیهی سەڵات وسەلام ئەمن بەڕاستی دەزانم. ومصدقا لما بين يدي من التوراة بەڕاستی دەزانم. مصدق وەکو زانان دەفەرمون واتە هاتیمە پێتان دەڵێم ئەویش کتێبی خوایە و هەروە ئینجیلیشم پێبەخشرا. تەوراتش کتێبی خوایە و هەروها بە مانایەکەی تریشی تەوراتیش مژدەی هاتنی عیسایدا عەلەیهی سەڵات وسەلام هەروەکو مژدەی هاتنی محەممەد المستەفاشیدا صلی الله عليه وسلم. کەواتە ومصدقا لما بين يدي من التوراة هەم ئیمانم بە تەورات هەیە و بەڕاستی دەزانم و تەوراتیش ئیشارەت بە هاتنی عیسا دەکا عەلەیهی سەڵات وسەلام. وليحل لكم بعض الذي حرم عليكم و هاتیمە تاوەکو هەندێک لەو شتان لەسەرتان حەرام کرا بە ئیزنی خوای گەورە لۆتان حەلال بکەم. كواتوش وكو رحمتك الله خوای گەورەوە. فبظلم من الذين هادوا حرمنا عليهم طيبات أحلت لهم. بظلم بو ظلمي كوا لبني إسرائيل ديان كر خوای گەورە عقوبەی دەدان چەندیش تلێ حرام کردبوون. بهاتنی عیسا عەلەیهی الصلاة والسلام فعلا هەندێک لەو شتان لەسەریان حرام کرابوو خوای گەورە لە بۆیانی حەلال کرد. بعض الذي حرم عليكم نەک هەمووی. کەواتە هەندێک لەو شتانی کەوا لەسەرتان حرام کراب لە بۆتان حەلال دەکەم. کەواتە هاتنی ڕەحمەتێک لە بۆ بنی ئیسرائیل. وجئتكم بآية من ربكم ديسان تأكيد كاتو براستي أمن الآن پروردگار تانو هاتيمة بآية بلغو معجزة فاتقوا الله وأطيعون دي لخواب الترسين تقواي خواب كان خواي قوري بتاكو تانيا پرستن فرمانا كاني زيب بكن خوتان لقد اخكراو كاني بفاريزن وأطيعون وهروا جورالي فرمانا كاني منيش بكن دبر اوي بتشي خوادا پرستن اقل لسر سنة طريقه ريقاي پیغمبر نبي عليه الصلاة والسلام كواتا تقواي خواي قورتان بيناكري مگر اطاعي پیغمبر كي بكن كأورتان نشان داداتن بتشي ويك تقواي خواي قوري كانوا خوادا پرستن لو يوكو بنسبة پیغمبري صلى الله عليه وسلم خواي قول لسندين آدفنمي كوا بيست طاعة پیغمبر من يطع الرسول فقد أطاع الله هر كسيك إطاعي پیغمبر بك عليه الصلاة والسلام إطاعي خواي كردي سبحانه وتعالى إن الله ربي وربكم فاعبدوه هذا صراط مستقيم أو زاو حقتان لو دوباد دكاتو ببيقمان الله سبحانه وتعالى ربي وهروها وربكم الله سبحانه وتعالى پروردگاري منا وپروردگاري نگوشك وقت اللي رجدا عيسى عليه الصلاة والسلام تأكيد لسروي دكاتو كوا خوانية والعياذ بالله بركو بخوشي بنديك لبندكاني إخوة سبحانه وتعالى بنديك لبندكاني إخوة الله سبحانه خالق ومالك ومدبرة أويان بنديك لبندكاني إخوة يقول فضل لقال كريكوا بيغمبرة وهروها پروردگاري منه وپروردگاري نگوشة فاعبدوه همو عبادت پێویستە لە بۆ ذاتی الله ئەنجام بدرێ نەوەک لە بۆ غەیری الله ئەگەر پێغەمبەریش بێ عەلەیهی سەڵات وسەلام إن الله ربي وربكم فاعبدوه هەر ئەویان شانی پەرستنی هەیە هذا صراط مستقيم ئەوە ڕێگای ڕاستە واتە پەرستنی خوای گەورە بە تاک و تەنیا و جۆرایەلیکردنی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ڕێگای ڕاستە غەیری ئەوە هیچی ڕێگای ڕاست نییە کەواتە هیچ ڕێگای ڕاست ئەو ڕێگایە کە خوا پێڕازێ ڕێگای ڕاست ئەو ڕێگایەکەوە لەسەر پردی سرات دەتپەڕێنەوە ڕێگای ڕاست ئەو ڕێگایەکەوە دەتگەینتە بەهەشت غەیری ئەوە هەر کەسێک لێیلا بدا بەڕاستی فمن حاد عنه يمينا أو شمالا رمي به في سواء الجحيم هر كسك لو صراط المستقيم لا بداتن بالتأكيد لسر بدي صراط شلاد برو جهنم داده بزی خواه پنامان بده كواتا ريقا راست اوه كوا خواهي قور بتاكو تنيا پرستي خواهي قور ثالث ثلاثني والعياذ بالله خواهي قور كرينيا خيزانيني والعياذ بالله قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد نعيسى كري خواه والعياذ بالله نمريم خيزاني خواه والعياذ بالله نأوان خوان بركو تنهى الله خوايا وتاك برستراوي بحقه فيستحمو عبادتك تنهى لبو أنزام دريم فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله كاتك عيسى عليه الصلاة والسلام هستي كرد أوان كفر دكن
إيماني بيناين زور بيان. فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله. تباشا شيء ببتا پشتیوانی من لبو لای خوا سبحانه وتعالى، لبو دعوة كردن له لای خوا، لبو قاندني ديني خوا، لبو سرخصني ديني خوا. چه هي ببتا پشتیوانی من؟ كواتا بعام هستي كر وانا كافرن بني إسرائيل إيماني بيناينن لناو أو همو كافرة كسانيك إيمانيا بينا. قال الحواريون تنهات سن كسان كوا بيان قلت حواري وكو صحابي بيغم صلى الله عليه وسلم أو أنش بيان قلت حواري واتا بالبش لكل نبي حواري، وحواري الزبير بن العوام وكو بيان صلى الله عليه وسلم دفرمي همو بيغم بركاتي حواري وصحابي هبوا. حواري منيش دفرمي الزبير كري عوامة ذا حواري دلين زانان دفرمي معناه لغوي كما معناه سبياتي دي كوات اواني كوات دلباكن بو ايماني كوات ببيغمبريان هنا عليه الصلاه والسلام. چه هي ببيتا پشتواني من حواري كان دلين واتا اواني كوا بال پشت عيسى بون اواني اصحاب عيسى بون كوات دليان باك بو اوان قوتيان نحن انصار الله ايمين كوا بال پشتي دكين لبو لا اخوا سبحانه وتعالى آمنا بالله واشهد بأننا مسلمون. إما إيمان من بالله هنا بتاكو تانية أتوج يا رسول الله شاهدي بدك إما مسلمان لدنيا ولا قيامت سنك لقيامت زور بيستمان بويه كبيان صلاة شاهدي لسر مسلمانيتي كما بدأ يتر أوانيش دلين إما إيمان من بخواي جوره هنا وبال بشتيد دكين شاهدي بدك إما مسلمانين ديار الدواء وشهر زياتر بردوام دبن لسر إعلان كردني إيمان كان بلام لبرتوابوني كان ليرة دوستين ببشتواني خواي يقول لواني داهاتو دين وخزمته وآتانا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.